ئافرەتێک هاو بەلام من نەمەناسی تمەس کە سوکاری کوڕەکە پێشتر تەلەفۆنیان بۆ کردووم وتیان کاکتۆر کوڕەکەمان ئەوێ ئافرەتێ بێنێ ئافرەتەکە نیو دڵی هەیە نیو دڵ یعنی دڵی لای ڕاست و چەپی نەبوو بە هەموو یەک ڤێنتریکڵ بە هەموو یەک ئاتریەمی هەبوو تەسەووری ماکەن بەڵێ هەیە کوڕەکەشمان خی ئێستاکەنە ئەوێ بیخوازێ عایلەیەکی ڕاقی عایلەیەکی دەوڵەمەند عایلەیەکی چاک بە هەموومان قسەی لەگەڵاکەی قەناعەت ناکە بەڵکو تۆ قەناعەتی پێ بکەیت تمەس کڕۆک شەڕێکەوتون هەوکۆتاییان بە هەموو شتێک هێناوە ئافرەتەکە هاو بەلام ئافرەتەکە نەخۆش نییە بەزۆکو نەخۆش هاتۆتە ژوورەوە ئیخساسی من نییە دڵ لەبەر دادەجان جەناب بۆچی هاتوویت وتی کاکتۆ من ئەو ئافرەتەم کە فڵان کەس خوازبینی کردووە من هیچ کێشەیەکم هەیە بۆ زەواج هیچ کێشەیەکم هەیە بۆ مناڵبوون طبعا ئافرەتەکە من تەسەورم نەکرد ئافرەتێک بەم حاڵەوە یعنی دڵی تەواو نەبێ ژیانی هەمووی شین بێتەوە بەڵام ئەم ئافرەتە لە گەشەنە وەستا بێ هەر لە زگماکیشەوە وابێ ئەم ئافرەتە ئەو نەجوان بوو دڵ ناهەسێریکی لە جوانیە تۆپ بوو چۆن بەم نیو دڵەوە گەیشت بوو ئەم جوانی و ئەم باڵایە تێنەگەیشت خوای گەورە لە شوێنێکە لەی سەن بۆ لە شوێنێکە پەیدا بوو بێ قەرەبە کردبەوە بەڵام تێم گیان کوڕی من تۆ جسمی خۆتە بینیت شینبوونەوەت هەیە تۆ بە تەنیا خۆت بەرگەی ئەمە ناگری دکتۆری حەملیش دکتۆری دڵیش پێتەڵێ تۆ ناتوانێ مناڵ خەیتەوە چونکە ئەم لۆدەی دڵی تۆ تەنها تەحەمولی خۆتەکە مناڵی بۆ زیاد بوو تەحەمولی مناڵ ناکە ئەمری بەسەر حەملەکەەوە ئەمری بەسەر مناڵبوونەکەەوە ئەمری کۆتایی پێت لەبەرەوە لە مەسلحەتی تۆ نییە باوەڕم پێ بکە هەتا ئەم کوڕ و کچەیەکتریان لە دڵت دەرچوو زۆری ویست من ئێستش بیری لێکەمەوە کۆڵێ جۆرە لە خەفەتم بۆ دروستە بێ بەتاقەتم بۆیان چونکە ئەمزانی زۆرێکیان خۆشەوێ بەڵام ئەمزانی زەواج یعنی ئەم ئافرەتە ئەیتوانی وەکو جۆرە باڵندەیەک یان جۆرە ماسیەک کە مناڵی ببێ خۆی بەسەر هێلکەکانەوە ئەمرێ دڵنیا بووم بەسەر حەملەکەیەوە ئەمرێ بەرەو مەسلحەتی وابوو زەواج نەکات بۆی خۆشەویستەکانم تۆ لەم کاتێ ئەوکو طبی نابێ بە عاتیفە و بە گریان و بە سۆزی ئەو بیرکەیتەوە ئەبێ بەو عیلمی کە خوای گەورە پێی داوی بەمە تەحەکوم بکەیت